ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر دڵخۆشم کە جارێکی تراتمەت وڵاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. لێکدانەوە هەڵوێستی ئەم جارەشمان لەسەر دوو بابەتە سەرەتا سەردێڕەکانیتان بۆ خوێنمەوە. بابەتی یەکەممان پێویستی خەباتی یەکگرتوانە بۆ ڕزگارکردنی زیندانیانی سیاسی بەندکراو. و بابەتی دووەمیشمان بابەتێکە لەسەر پێویستی یاخود شێوازی خوێندن بە زمانی دایکی. هیوادارم تاوکو کۆتاییەم بابەتانە لەگەڵمانە بن. فەرمون با ئێساش دەست پێ بکەین. پێویستی خەباتی یەکگرتوانە بۆ ڕزگارکردنی زیندانیانی سیاسی بەندکراو. سەرانی ڕژێمی کۆماری ئیسلامی کە ئەم ڕۆژانە بۆ درێژەدان بە حاکمیەتی خۆیان تەنیا چەکی ترساندن و سەرکوتکردنیان بەدەستەوەیە. بە ئامانجی چاوسورکردنەوە لە خەڵکی تێکۆشەر فشاریان بۆ سەر زیندانیانی سیاسی زیاد کردووە و بە خەیاڵی خۆیان دەیانەوێت ڕێگری لە درێژەی ناڕزایەتیەکانی خەڵک بکەن. کۆماری ئیسلامی بە پشتبەستن بە زیندان، ئەشکەنجە، ئێعدام و بڵاوکردنەوەی ترسی لێکەوتەی ئەوانە لە کۆمەڵگادا لەسەر کار ماوەتەوە. حاکمیەتی ئێستا لە ئێران کە تێیدا سوپای پازاران دەستی باڵای پەیدا کردووە، نەک تەنیا دژی تێکۆشەرانی چالاک لە خۆپیشاندانەکان، ئاکسیۆنەکان، ڕێکخراوە سیاسی و خەباتگێڕیەکان، دەستگیرکردن، زیندان، ئەشکەنجە و لە سێدارەدان یان هەڕەشەی لێکەوتەی ئەوانە بەکاردەهێنێت، بەڵکو بۆ پێشگرتن لە پەیوەستبوونی خەڵکی ناڕازی بە ڕیزەکانی خەباتی مەدەنی وەک مانگرتنی کامیۆنداران و شۆفێرانی بار هەڵگێر، ناڕزایەتیەکانی خانشینان و چەندین بابەت لەوانە پەنای بۆ هەمان ئەم ئامڕازانەی سەرکوت بردووەتەوە و دەیبات. درێژە کێشانی قەیرانی سیاسی، توندبوونەوەی قەیرانی ئابووری، بێتوانایی ڕژێم لە زاڵبوون بەسەر کێشە زۆرەکان لەم بوارانەدا، گۆشەگیری نێودەوڵەتی، پەسەندکردنی یان پەرەسەندنی ناڕزایەتیە کۆمەڵایەتیەکان و ڕادیکاڵبوونی دروشم و داواکاریەکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان هەموو ئەمانە سەرانی ڕژێمی ئیسلامیان خستۆتە بارودۆخێکەوە کە بۆ ڕێگریکردن لە درێژەی ئەم ڕەوتە پەنا بۆ هەر تاوان و هەنگاوێک دەبن. بەڵام سەرجەم ڕاستیە بەرچاوەکانی کۆمەڵگە دەری دەخەن کە ئەم سیاسەتانە لە کردەوەدا ئەنجامی پێچەوانەیان هەبووە و ڕژێم نەیتوانیوە بەم جۆرە هەنگاوانە خەڵکی ئێران بترسێنێت. فشارەکان و ڕەفتارە دژە مرۆییەکان کە ئەم ڕۆژانە دژی زیندانیان و بە تایبەتی زیندانیانی سیاسی لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیدا پەیڕەو دەکرێن، سیاسەتێکە کە هەر لە سەرەتای هاتنە سەرکاری ڕژێمی ئیسلامیەوە تا ئێستا دژی زیندانیانی سیاسی پەیڕەو کراوە. بەردانی تاوانباران و چەقۆکێشان بۆ گیانی زیندانیانی سیاسی، ڕاگررتنی زیندانیان لە دۆخی نامرۆڤانەی بێهداشت و مەعیشەتی، هێشتنەوەی مرۆڤەکان لە چاوەڕوانی جێبەجێکردنی سزای لە سێدارەداندا، ئەمانە هەمووی گۆشەگەلێکن لە کردەوەکانی فشار و ئەشکەنجەی ڕژێمی ئیسلامی دژی زیندانیانی سیاسی. بەڵام ئەگەر ڕژێم فشارخستنە سەر زیندانیان بە مەبەستی ترساندنی خەڵک لە دەرەوەی زیندانەکان پەیڕەو دەکات، ئەوە پێویستی بەرگریکردن لە زیندانی سیاسی و ناچارکردنی ڕژێم بە پاشەکشەکردن لە مەیدانە دووهێندە دەبێت. لەبەرەوە دروشمی زیندانی سیاسی دەبێت ئازاد بکرێت، دەبێت لە هەموو شوێنێک دەنگ بداتەوە. نابێت ڕێگە بدرێت ئەم مرۆڤانەی کە بۆ بەرگریکردن لە بەرنامە سیاسیەکەیان، بۆ بەرگریکردن لە بیر و باوەڕەکەیان، بۆ ناڕزایەتی دەربڕین بەرامبەر ستەم و سەرکوت وا چەوسانە و نایەکسانی و جیاکاری، بۆ ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بە دیکتاتۆری دەسەڵاتدار خراونەتە زیندانەکانەوە هەست بە تەنهایی بکەن. دەنگدانەوەی ناڕزایەتی خەڵک لە دەرەوەی زیندانەکان هێزی خۆڕاگری و ئیرادەی زیندانیان لە پشت مێڵەکانی زیندانەوە بەهێز دەکات. نابێت هیچ کەسێک بە تاوانی خەباتکردن بۆ مافەکانی خۆی، بە تاوانی ناڕزایەتی دەربڕین دژی نەهامەتی و هەبوونی ستەمکاری، بە تاوانی هەبوونی بیر و ڕای جیاواز و ئەنجامدانی چالاکی سیاسی دەستگیر و زیندانی بکرێت. ئەگەر بڕیارە کەسێک لە گۆشەی زیندانەکاندا بێت، ئەوانە کاربەدەستان و هۆکارانی دۆخی ئێستان کە دەبێت بخرێنە زیندانەوە، واتە هەر ئەو کەسانەی کە ڕۆڵەی خەڵک دەخەنە زیندان و ژێر ئەشکەنجەوە، هەر ئەو کەسانەی کە جگەر کۆشەکانی خەڵک دەکوژن و لە گۆڕی بێناو نیشاندا دەیان نێژن، واتە ئەوانەی کە سامانی کۆمەلگا تاڵان دەکەن و ئەم بارەگرانەی ئازار و بێبەشبوون و بێمافیان بەسەر خەڵکدا داسەپەندووە. هەموو تاکەکانی کۆمەلگا دەبێت خاوەنی ئازادی بێمەرجی سیاسی، ئازادی چالاکی سیاسی و
دامەزراندنی ئەحزاب ئازادی بیرروڕاو و بانگەشەکردن بۆ ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری و ئازادی کۆبوونەوە و خۆپیشاندان و مانگرتن و تەحەسون و ئازادی پێگەێنانی سندیکا و هەر جۆرە ڕێکخراوێکی پیشەیی و سیاسی تر بن. ڕژێمی کۆماری ئیسلامی لە بەرامبەر هێزی ناڕزایەتی و خەباتی خەڵکدا دەستەوەستانە. نابێت بواری پێ بدرێت تا بە چەکی زیندان ڕیزەکانمان بترسێنێت و پاشەکشەیان پێ بکات. دەبێت لە ناو خرۆشی هاواری ئێمەدا بۆ دەرهێنانی دیلەکانی ناو بەندمان گیانی بلەرزێت. بۆ ئازادی سەرجەم زیندانیانی سیاسی کە بەشێکە لە خەباتی خەڵکی ئێران بۆ ئازادی دەبێت لە هەر شوێنێک و لە هەر کۆبوونەوەیەکدا هاواری زیندانی سیاسی دەبێت ئازاد بکرێت، بەرز بکرێتەوە. دەبێت ڕژێم نەک تەنیا بۆ ڕاگررتنی دەستگیرکردنی چالاکوانانی سیاسی بخرێتە ژێر فشارەوە، بەڵکو دەبێت ئازادکردنی زیندانیانی سیاسی و دەستگیرکراوەکانی ناڕزایەتیەکانی ئەم دواییە بەسەریدا بسەپێندرێت. شرط بلا دار وحيد تاروجي ما باشا ويبرقي عزيامتي درنا رملا بابا شرط بلا دار وحيد تاروجي ما باشا ويبرقي عزيامتي درنا رملا بابا صبري شغل دانه داوان ودلاك من بدلاك دبيلو اي داوان اي صبري بوقا وترتكي بابا واشي ويممكو جابانا دمم برابا واشي صبري صبري
ويشرت بلا دام وخد تركي دنيا ويبابين ما دون رولك حرابا ويشرت بلا دام وخد تاروجي ما باشا ويبرقي عزيام وتدر نير مدابا فبري على جوارق ويا وسابي فينا وياسيني ما بارق عيال بقرا خني جاربينا فما بابا ويخد بابا حاكم بير على ما بابا صدري بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستاش باز لە کۆتا بابەتمان دەکەین پێویستی خوێندن بە زمانی دایکی. کۆماری ئیسلامی کە خۆی یەکێکە لە واژۆکارانی بڕیاری ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە پێویستی خوێندن بە زمانی دایکی تەنانەت لە دەستوری خودی ڕژێمیشدا ئەو مافە بە فەرمی ناسراوە. سەرەڕای ئەمەش لە کردەوەدا ملوێنان منداڵ کە زمانی دایکیان فارسی نییە لەم مافە سروشتیە لە قوتابخانەکاندا بێبەش کراون. هۆکاری ئەم کردەی ڕژێم بێگومان ڕوونە. کۆماری ئیسلامی بە شێوازی پێشینەکانی خۆی خوێندن بە زمانی دایک وەک مەترسیەکدار وەکو مەترسیەک بۆ سەر یەک پارچەی خاکی ئێران دەبینێت و ئەکادیمیستە شۆڤێنیستەکان ئەم پرسە وەک هەڕەشەیەکی جدی بۆ سەر زمانی فارسی و پلەنگێڕیەک بۆ کەمڕەنگکردنەوەی ئەم زمانە ناو دەبن. ڕژێمی کۆماری ئیسلامی هاوشێوەی ڕژێمی شا بە پێڕەوکردنی ئەم سیاسەتە هەوڵی یەکخستنی کللتوری زمانی دەدات بۆ گەیشتن بە شوناسێکی نەتەوەی ساختەی ئێرانی. ئەم سیاسەتە ئەگەر لە سەرەتای زاڵبوونی سیستەمی سەرمایەداری لە ئەوروپا و هەروەها لە وڵاتە داگیرکراوەکانی ژێردەسەڵاتی ئەو وڵاتەدا ڕێگایەک بوو بێت بۆ یەکخستنی کۆمەڵگاکان لە چوارچێوەی جوغرافیای دیاریکراوەکانیاندا یان دروستکردنی دەوڵەت نەتەوەکان و پێگەێنانی بازاڕی ناوخۆی کار و کاڵا ئەوە لە سەردەمی جیهانگیری سەرمایە و سەردەمی دووەم شۆڕشی پیشەسازیش حرەکەتێکی ئیرتجاعیە لە خزمەت پاراستنی دەسەڵات خوازانەی تاقم و دەستە مافیایەکانی دەسەڵاتدا. لەگەڵ هەموو ئەمانشدا هەرچەندە بێبەشکردنی منداڵان لە خوێندن بە زمانی دایک کردەوەیەکی سەرکوتگەرانە و دژە دیموکراتیکە، بەڵام لە ڕووی زانستیەوە پرسێکی دەروناسی و پسپۆڕیە لە بواری پەروەردە و فێرکردندا. توێژینەوەیەکی ئاماری لە ئێراندا دەری دەخات کە زۆرینە ئەو 5 ملیۆن قوتابەی کە لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا لە تاقیکردنەوەکاندا دەرنەچوون ئەو منداڵانن کە زمانی فارسی زمانی دایکیان نییە. هەر ئەم ئامارە سادەیە پێویستی خوێندن بە زمانی دایک بەڕوونی نیشان دەدات. زمانی دایک ئەو زمانەیە کە منداڵ لە دایک و باوک و ئەندامانی تری خێزانەکەیەوە هەر لە منداڵیەوە فێری دەبێت. لێکۆڵینەوە زیستناسی و دەروونناسیەکان دەری دەخەن کە منداڵ تەنانەت پێش لە دایک بوونیش بە زمانی دایکی ئاشنا دەبێت، واتە کۆرپەلە لەسکی دایکیدا بە بیستنی دەنگی دایکی هەست بە ئارامی دەکات. هەنگاو بە هەنگاو هەست و سۆزەکانی بە یارمەتی زمانی دایک پێک دێنێت. بە یارمەتی زمانی دایکی جیهانی دەوروبەری خۆی دەناسێت و پەیوەندی لەگەڵدا دادەمەزرێنێت.
هەستیارترین قۆناغی ژیانی کە بناغەی ژیانی داهاتوویەتی لە تەمەنی 5 بۆ 7 ساڵیدا بە یارمەتی زمانی دایک بەسەر دەبات. بناغەکانی کەسایەتی ئەو هەر لەم قۆناغەدا دادەمەزرێن. منداڵ لە سەرەتای چوونە باخچەی ساوایان یان قوتابخانە خۆی لە ژینگەیەکی نوێی نامۆدا دەبینێتەوە و چونکە دەستێکی بە دایک و باوک و نزیکە ناسیاوەکانی ڕناگات. بەم شێوەیە یان بە شێوەیەکی سروشتی هەست بە ترس و دڵڕاوکێ دەکات. قسەکردنی مامۆستا بە زمانێکی تر ئەم ترس و نامۆبوونەی منداڵ دووهێندە دەکات. بەردی بناغەی پەیوەندی نێوان منداڵ و مامۆستا بەم نامۆبوونە دادەنرێت لە سەرەتاوە. بەڵام ئەم ترسە لە ڕێگای زمانێکی هاوبەشەوە کە بە گوێی منداڵ ئاشنایە دەتوانرێت لا ببرێت. ڕێزگرتن لە مامۆستا جێگەی ترسی لێ دەگرێتەوە. پردێک لە نێوان خێزان و قوتابخانەکاندا دروست دەبێت. منداڵ وانەکان بە ئارامیکی زیاترەوە وەردەگرێت و متمانە بەخۆبوونی تێدا بەهێز دەبێت. لێکۆڵینەوە زانستیە باوەڕ پێکراوەکان دەری دەخەن کە پرۆسەی پەروەردە و فێرکردن لانیکەم تا تەمەنی 10 ساڵی دەبێت بە زمانی دایک بێت. تەنیا لەم حاڵەتەدایەکە منداڵ بە تەواوی سوول لە توانای گەشەکردن و پێگەیشتنی کەسایەتی خۆی وەردەگرێت و بەهرەکانی دەپشکوێن. توانایی لە زمانی دایکدا منداڵ لە فێربوونی زمانەکانی تریش بەتواناتر دەکات. لەم ڕێگەیەوە ڕێگە بۆ فێربوونی زمانی دووەم و سێیەم و دەستڕاگەیشتن بە کللتور و بیری تر خۆش دەبێت. لە قۆناغەکانی دواتری خوێندن بە زمانی دایک توانای هەرزەکاران و گەنجان لە بواری دەوڵەمەندکردنی کللتور و ئەندێشە لە کۆمەڵگەی مرۆڤایەتیدا بەرز دەبێتەوە. بەم شێوەیەش جیهانی دەوروبەری منداڵ و هەرزەکار و گەنج فراوانتر دەبێت. ئێستا بەم وەسفانەوە دەتوانرێت وێنا بکرێت ڕژێمێک کە ئەم مافە سەرەتاییە لە ملیۆنان منداڵی دانیشتووی ئەم وڵاتە زەوت دەکات لە ڕاستیدا چ تاوانێک بەرامبەر بەو نەونەمامانە و بەرامبەر بە هێزە بنیاتنەرەکانی سبەینێ لە ئەم کۆمەلگایە ئەنجام دەدات. بەڵێ بینەرانی خۆشەویست لێرەدا هاتیینە کۆتایی بەنامی لێکدانە و هەڵوێستی ئەم جارەش هیوادارم توانی بێتم کەمێ زانیاریم پێبەخشی بێتن. سپاس بۆیەوە کە تاوەکو ێستا لەگەڵمانە بن تا لێکدانە و هەڵوێستێکی تر هەر شاد بن. كصوماي لتساوبا وكان براوا هاي بروشي بير داي كان دادراوا وطن ديوانا كي خوتم وطن من خاكي بار بيتم زيقال سوتا بلاواني ببي مالو ببي جيتم لريقاي اشخيمي ولادي فداكاري لكم وشهتم بريشانم بريوشانم دمي وكان هيدلي من اردماي لا نيخمي وكان خوهن داد البرام بيم خوش بوقريم ويكفر مسكو هنا وصار ملحمي وكان وتنهاجر جيوار وتنخذ مكسوكار وتنبود دمر ما وزار
وكوابي وبني قومي كدما وبيمن الروباري وكوابي بني قومي كدما وبيمن الروباري وكبردي قد الشاخي وكتن رابي لديواري هر وقلاي ذري بايز دسم بربن لقداري هر وقلاي دسم بربن لقداري دلم تنقايل تنهاي أرينا هوراي زين خم خواري من وردي گرفتارم کدیلی چینی دیوارم من وردي گرفتارم کدیلی چینی دیوارم هرواوي بني قومي وكدي ماويم لروبار مي زردم ملي بيرم من نظام داري زنجير مي زردم ملي بيرم كتن صال انا بدي خيانة يغسر مايدات لتاريخي جيانم دال
سوچی سەردی زیندانە لە تاریکی ژیانمدا لە سوچی سەردی زیندانە بەم وەرەی نەردی ناکامی بەجارێ عمری خۆمدانە کەچی ئێستاوەها پیرێم بەڵام ئەو کاتە لاوێ بووم کەچی ئێستاوەها پیرێم هەیە جارێ و غەمینی ئەو دڵی خۆم بێنەوە بیرمای خەرەوڵ دێ توڕا دەبرێ شەوانی عمر مەژمێرێ خەرەوڵ دێ توڕا دەبرێ شەوانی عمر مەژمێرێ شەوێک دێوا و منی دیلیش بەدەستی مردنە سپێرێ شەوی تاریکە لێ شێواوەڕێ وگەم هەی بەیانی ئاتووەوری و ماوەڕێ وگەم ژیانێم هەر وەکو ئەو شۆوە هاوویە هەی بەرەو هەر نادەچم بەسراوەڕێ وگەم وەتەنەی مەوتەنیدایە وەتەن دەینێ لە دڵمایە سەری بێنرخ و بێومایە لە پێناوی وەتەنیدایە سەری بێنرخ و بێومایە لە پێناوی وەتەنیدایە